کاکونەر چۆنی؟ چۆنی باشی ئەحواڵت سوپاس دەکەم. کاکونەر دەمانەوێت یەک دوو پرسیاردا ڕاستە بکەین. یەکەم پرسیارە ئەوە بەڵێ قادر نادری وایە قابلە چی ترە کاکونەر چێ دەوێت لەگە تو لقا بکە براکە وڵی وابزانم کەس نوێری جوابێتی دێت من جوابە باشە زەحمە نەمی سوالێ نەخۆ کە با زۆر دەم کاکونەر لە دادگای هەولێر بڕیاری مادەی 406 لە بۆ تو دەرچێت ئەو بڕیارە مەسەلەی قەتلە. ئەتو هیچ جەریمەت کردیە لەو ماوەی کە ئەو بڕیارە لە دادگای هەولێری لەسەر تو دەرچووە؟ وڵی ئەمە کابرایەکی بێ منەتم بەڵێ جەریمەم نەکردیە بەڵێ هەستار و 6 مانگ و 16 ڕۆژ لە کنەوان بوویمە بەڵێ حەزێ ئەوەی پێی دەرێن مەسئولەتیە بەڵێ ئەوان پێی دەرێن بەرا گەورە بەڵێ ئەمەن تقریبا 19 ڕۆژ بەر بووم 19 ڕۆژ لە هەولێرە بووم هەولێرم بەجێهێشت لە ماوەی ئەو 19 ڕۆژەی دیارە پیاوەکی لە هەولێرە نەبووە ئەمن قەتلەکی بکەم بەم گری بەڵێ یعنی هیچ جەریمەیەکت نەکردیە لەو ماوەیە ئەدی بۆ مادەی 406یان لۆت بەکاری نایە یعنی قەت پۆلیس پێشتر ئاگاداری نەکردیەوە کاکونەر کێ ئاگادار کردەوە من ئاگادار کردەوە یعنی ئەتو خۆ مادەی 406 مادەی بەسیط نییە دەوی قەتل بی یان بەشداریکردن لە جەریمەکە بی بەشداریکردن لە جەریمەکەبی ئەوانە بە کەیفی خۆنا بڕقەبزن لە گیرفانیانە ئەوە یەک تەلەفۆنە حاکم ێریڤانە ئاپڕیکۆ وە کەیفی خۆی ئەبڕی قەبزی چێ دەردینی چێ دەرناینی هەر کەسێکی دەری دینی زۆر احتیاجە باشە کاکونەر دەنگۆیەک هەیە لە میدیاکامە لە مێژ جێمان لێ و بڵاومان نەکردەوە وایە ئەتوو لەگەوەها پەڵەبجەی هەوڵی کوشتنی وەیسی بارزانی داوە کوڕەکەی مەسعودی و یەکێکتان نێگیراوە ئەو چیرۆکە تا چەند ڕاستە؟ وڵی کاکە بان شتێکی تێبگەینم ئەسلان ئەوانە بە کاگوها بەڵەرسەیان وەگرتیە وەکو کەسێک کە ناچیتە ژێربارەیە هیچ کەسێکی کە هیچێتی نیشتیمانی کوردستان ئێستا گەنجێکی هەڵەبسەی پێڕاگەیشتیە وەکو کاکوهابی وڵی هەر کەسێکی لە نێزیک بیبینی دەگەی دابنیشی خواوەشی ئەو نەزڕەی ئەگەر لێشی وەرگرتبی ئەگەر لی وەرگرتبی نەزڕەی بەرامبەر دەگۆڕێ باشە ئەمنی یەک سوالی لە هەموو دنیایەکەم لۆ هەر شتێکی دەقەومبی کاگوهاب ئەگەر ئەزیەت نەبی بەڵگەکمان بدەنێ وەک ئێڵێن یەکێکتانێ گیراوە کاک ئەڵێن یەکێک گیراوە لە خزمەکانی تو خزمەکانی من نییە سایەتی خۆیتیان ئەو 6 بەکار ناینم لەبەر ئەوەی سۆسیال میدیایە خۆیان باش دەزانن ئەو کەسە لەسەر چ گیرایە لەسەر چ نەگیرایە ساعت پێشی ئەو کاتەی ئەو کەسە بگیرێ ئەو کەسە لە چێ درابووە هەندێک کوشە هەیە بەکار ناینێ من عاشقەکەگرم ڕێز لەو خەرکەیەگرم کە ڕێز لە خۆگری ئەگەر ڕێزی لە خۆ نەگرت ئیدە من نایخیلم و ڕقم لێ لەکرد یعنی ئەنگۆی کاکونەر ئەنگۆی پیلانتان نەبووە لۆ ئەوەی هەوڵی کوشتنی یەکێک لە کوڕەکانی مەسعود بارزانیتان دابیتن والله ئەمە جێدە قادر باتێت بگەین ئەمە وەکو ڕۆژنامە نووسە لێت دەپرسین بەڵێ ئەتۆ ئازادی ئەمەش دەزانم وەکی ڕۆژنامە خۆشی حاکمەک لە من ناپرسێ میشەوەی باواسدانم بەڵێ ئەمە دەکە حیزانە نییە ئەوەی مەبەستمان بی ئەوەی یەک مخالفەی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرک باوێلی بکە ڕوبەڕوو سێ جارەکە دایرەکەین و ئەوەی بکە نەیکە دەرین کاکە ئێرە بەکەلەتون نایە بەخێستی ئەمە کەس تیرۆر ناکەین تیرۆرستش نینە ئەمە سوالێککە لە جەناب دەکەم کاکە بەڵێ لە ساری 93 چێ درشات ئەس حەشێت نەیکوشت لە ساری 96 لە سیویەکی ئاب چێ سعیداغا محەممەد علی کوشت لە ساری 98 چێ سەباحی برامی کوشت دەبە خەوەی لە ڕوانزێ لە ساری 2001 چێ کەمالاغا و ڕەفیقی ڕەحمەتی کوشتن بەڵێ جوابم هەمویان مەسعود و کوڕێوی نەبوون بەڵێ زۆر کەس کەش کوژرا لە عەشیرەتەکانی جیهازە ئەوە چەند ئەندامەکەن ئەدی ئەمە بچینە چێندەرە ئەمری قەبزی ئەو برادرانە دەرینین ئەگەر ئەزیەت نەبی ئەزانم بەس یعنی ئەستوە چە بە دوواچوون نەکرێ لۆ دادگای هەولێرێ مادەی 406 بوو
لە بۆ تو دەردەینیتن پارێزەرت نییە بەڵێ ئەتو جێبدێنا وڵڵی من بخۆم هەندی هەفت پارێزەری دەزانم پارێزەرم لوچێ ئەمن دەزانم ئەوان چ قسەی بکەن هەرامەی بکەن لەکنەوە نۆچیەکە بەڵێ ئەمە ناخینمەوە ئەو ڕقەمانە ئەو مەسرورە مامەسرورە وەیسیە مەیسیە نزانم ئەو شتانە ناخینمەوە بەسی سوکاریان بختان بۆ خەرەکردنەوە و ئەو کەسەی نەچتە بژدار باری وان و نەبیتە جاسوس سێوان و نەبیتە کۆیلی مارەی مەلای و نەبیتە ئەو شتانە ئێجا بختانی لەو درستەکان ئەوە فرانکەسی کوشتیە ئەوە کارزافی کوشتی ئەوە نزانچەی کوشتی کاکە من با پێت برێم کارگوهاب لەو ماوەی هاتیتە ناو چاوێوانە بەرادەگەی کاگووا فەرماندەک بۆ پێڕاگەیش بەدەستی خۆی بوویتە بەرپرسێ دەستگای دژەتیرۆ یەک سوال لە جەناب دەکەم یەک سوال هەموو مەشاکلانەیان لە هەولێرێ دروستکردن گوتیانەوە ئەو های کردیە شارێکی وەشی هەولێرێ هەر پێ خۆت هەر دەگری شش پاراسی دێنە دەچێ سایەخانەی پاراستنێکی لێیە دەچێ کافتریای پاراستنێکی لێیە دەچی وەلەو سایەخانە و کافتری ئارزوکێتن دەچی هەر جێیەکی کابرا هێشتا لە مەتاڕی لە تیارەی ناوێتە خوارێ 6 نەفەری لێنە ڕسمی شێخای پێشانە دەنەرێ کاکە دەتانەوێت دەگا و شێخەی شیریک بن دەتانەوێت دەگەوەی ئەوە بن خێرە ئەمە ئەو هەموو شتەی بکەین لە هەولێرێ پیاوەکی تێدا نەبی برێ کاکە ڕاوەستن پێشی ئیشەکەی بکەن دومین ئەگەر خەرکەک ناتوانانی جواب دەتۆ ئەمن لەک بڕواحەتی بێبنێتم بەس کاک هونەرەوە لی گەڕێەوە بە کاک وەهاب ئەمن کە 2000 تەلەفۆن منۆ کردی هەڵ ناگری بە ئەو بە خۆی جواب داتەوە شتەکەی لە سەتوو ئەمە وازبین با هەوڵە چی وا هەیە لە میدیاکانیش لە درەو میدیاش بڵاو بووە من بەر لەوان زانیم بەڕاستی لە منطق یعنی هەوڵی تیرۆری کوڕێکی مەسعود بارزانی بدرێت کاردانەوەی زۆر تند دێتە ئارە ئەمە ئەو کاردانەوەمان نەدیت لەلایەن پارتیەوە یعنی بابینە تەلەڤیزیۆنی بابینە دادگایەکی وەکو کاغڵ تاالبانی گوتی دادگایەکی ڕسمی سیانەوێت بابێن برێن کاکە فران و فران ئەو ئیشیان کردی ئەو هیان کردی ئەو هیچ خزمی تو نەگیرایەوە نیە کاک هونەر هیچ خزمی تو لەو نابخوای کاکادرەکە مەجاالم دەی پێت برێم ناخوا شایدە نە کەسی مەگیرە هەیە ناگاشمان لە کەسە کەسێکیان لە خۆگەستیە سایەتی خۆیان مشکلێکی عایلیان پێکەوە هەیە لە خۆیان گرتییان وڵا ئەو کەسە زەبە کەیفی خۆیان تهمەی حەسکەی لۆ ئەکبەر واحدێ وەستە باشە ئەمە ئەو سوال لێکە ئەمە ئەو ئیشێن کردیەوە ئەمە ئەو ئیشێن کردیە وەلەو نەشن کردیە بەس ئەو ئیشێن کردیە مەسەلە زێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمریکا بزی هەیە تێم بگەنە فەرموو باشە باشە کاک یعنی ئەمە دەمانێت بگەینە قەنەعەت ئەو مادەیەکی هەرە قورسە باشە تو بەس تەنیا لە لێدوانە کرد ئەڵێن هەڕەشەت کردووە لە ئاریانی کوڕی مەسرور بارزانی ئەو هەڕەشێت دەبرای خۆت ئەمن کابراایکم سەرۆک عشیرەتی دەورە مەریمە هەڕەشەی لە مەسعود بارزانیش بکەم حەقی خۆتم لەبەرەوەی 7 نەفەری لە عایلێمە کوشتیە ئەی چۆن بوو ماوەیەکی زۆر پارتی بووی کاک هونەر ئێدە ماوەیەکی زۆر پارتی بووی لەگەوان بووی ئەوە دیڤیددیۆی کتەیەکە یار ئەوە ئەزیەتی خەڵک دەدەی لە بۆ شێخ نیهادی لەبەرەوەی قسەیان لەسەر قادر نادر ئەو نیهادەکەی باسیەکەی ئەوەی عایدی بی دەبی بە خۆت بزانی باوشەی سوک بەکار نینم ئەگە تو عایدی نیهادی بی ئەگەر لە ژیانم عایدی نا تو باشە باز دەکرێ خۆ من لۆ عایدی بیمە براکەم ئەمن بەس هەر سەلامەتی لەنا پارتی بابێتە درێ بڕێتە من ڕۆژێک لەناو ئەی ئەو زێڕینگرەتان لۆ لێ کرد هەویەکی حیزبی پێ بووە پاتری بووە نەک پارتی پاتری بووە ئەمن ئامادەمە کاکە ئەوەی پارتی بی ئەو زێڕینگرت لۆ ئەزیەت دەدا نەگەڕێم کاکە ئەمن نەم سەلماندیە پارتیش نەبوویمە ئەمن کابراایەکی دەورە مەریمە باپیرێ من حەسوێتنەوە ڕەشید ئاغای بابم سەرۆکی عشیرەتی دۆرە مەریە ئەو ڕۆمارێ مەلا مستەفای لە تورکیە لە خۆهاتینە خۆیان بە واستەی شێخاتی خۆیان بەسە گوندێکیدا سەپاندیە ناوی بەڕۆژە ئەو ڕاستیەتیان کردیتە بارزانانی شتیوە نییە کاکە بێنا بقەومی بارزانانی ئەی باشە کاک هونەر ئەزیەتی لۆ ئەو زێڕینگرە دەدا ئە بەو شێوەیە بابە ئەو
ئەو زێڕەنگەرە زەنجێمی تەنزیل کرد ئەو زێڕەنگەرە ئێستاش بکرم دەبن حەزیێنم ئەو زێڕەنگەرە زانست لە من کرد ئەو زێڕەنگەرە من تووشی ئەستاو کردم تووشی نەخۆشی نەفسی کردم تووشی حەکە و مەکەی کردم ئەو زێڕەنگەرەوەی ئەمن لە ئەو زێڕەنگەرەم کرد کەس لۆی نەکرد ئەو زێڕەنگەرە مارەی مەلامسپای تەحەدایان لێ کرد تەحەدا گوتی من بەس هەفتێ یەک ڕۆژی وەرە لە دوکانی من دانیشە سز دەوێت لە دنیای لۆتەکەم با بزانن کوڕێت حەلاقەی لێرە نەکو شەرمەی لە خۆ بکەن و تەحەدام لێ نەکەن ئەی داوای پارەی لێ دەکەی ئەی داوای پارەی لێ پارەی لە چێ دەکەم لەو زێڕینگرەی داوای پارە لێ نەکرد بوو والله من داوای پارەی لە کەسێکی بکەم بەخۆی نەینی پێی دینم نەنا ئاخر ئەزانم عەزیەتی دەدەی سوێندی پێی ئەڵێ بڵێ ئەمن کاکە ئەو با جوان لەگەیەکتر قسە بکەین کاک هونەر ئەمە بەڕێزەوە پرسیار دەکەین دەرێ من داوای پارەت لێ کردیەوە نییە ئەم پارەی چ پارە ئەمە چەند متبەستەری وەناوەندە دەفتەرم سەرف کردی لە عایلە کێفی ئێمە پرسیارە لێ دەگەین ئەی پێی دەڵێن بڵێ گوم خوارشتە چی وایە ینی وشەی وای پێ دەڵێن لۆم بەزە وشانە جوانە کاک هونەر وشانە جوانە بەکاربێتن جێر دەبرای خۆت ئەو وشانە دەگە ئەو کەسەی جوانە بەکاری بینی ئەوەی ئستاهل بی ئەوەی ئستاهل نەبی نامی دەگەی بەکاربین بە تو سەرۆک عشیرەتە چی کاک خۆت بێ سەرۆک عشیرەتەکە کو دەکرێ وشانە بەکار بێتن یعنی وایە نە سەرۆک عشیرات و بەشەکە لە ئەوەی کۆمەلگایەکی گەورەی ینی پانتایەکی گەورەی خەڵکی لەدەستدا هەست پێ ناکەی وشانە باش نییە کاکەوە ئەو شانە قادر هەندێک قەوم هەیە لە دنیاە هەندێک قەوم هەیە لە دنیاە بەس دەبی وشەی سوچیان دەگە بەکاربیین چونکە خیانەتیان دەگە بکەی زەلامیان لێ بکوژی هەر شتێکیان دەگە بکەی عفوتەکەن و هیچ مشکلە نییە بەس کە گوتت فران کەس کۆنتڕێ یان فران کەس لەکنە من هەر قیمەتی نییە ئەوە هەر زارێ دەتبینی وەبیری دێتەوە هەر زارێ دەتبینی وەبیری دێتەوە لە من گەیشتی کەس نییە لە کوردستانی لە هەنەر ڕەشیداغی زیاتر بێ فران کەسەوە کۆنتڕێ باشە بەرحاڵ کاک ئەزانم براکەم وەڵارە وەڵا براکەمە تو لە هەموو شتەشی هیچ ناجێڕ بەس ئەمنۆکو بواری ڕۆژنامەگەری حەزم لەو زمانەی نییە ئەو بە پێم وایە یعنی ئەمە ڕەخنە دەگرین ئەمە ئەو پەڕی پرۆتستۆ دەکەین فعالیت دەکەین بەس ئەو شانە بەکار ناین تۆ بەکاردێنی ئارەزوی خۆتە کاکوونەر ئەمن بەس ئێستا قسەی کۆتایی ئێستا تو پێت وایە قسەی ئەوەیە هۆی چییە هونەر ڕەشیداغا بە مادەی 406 حکم درایە یعنی بڕیاری گرتنی و دەرچووە هنا ڕەشیداغا چ ڕۆژێک نەچوویتە بنبارێ مەسعود و کوڕێنەوەی هنا ڕەشیداغا کابرایەکی حڕە لە دنیاە ئەمن شخصەکەم خۆش بێ ڕۆحی خۆشکی لە پێناو دانێم چوم دێنە ئەمن شخصەکەم برادری کاگوابیمە کاگوها برێتە من سۆرە برێ ڕەشە بەس کووا دەبی سەرۆک عەشیرە دوابیتن کاک تۆ دەبێ ڕێی خۆت هەبی ئەت خۆشت دەوێ ئازادی بەڵام هەموو سەرۆک عەشیرەتەکان هەموو سەرۆک عەشیرەتەکان کۆیلی مارێ مەلای ئێجە بخۆمانەوە نیە گەر ئەوان بەشەچیان لۆ ماچی زەحمەت نەبی لۆ ماچی ئەو سوالێ لە ئەو سەرۆک هەوزانە بکەی چێ جوابی تر دەدەتەوە ئەو ڕۆژە مام ئەیوب جوابێت و جاوە گوتی وەرە سلێمانی پشتیوانی ترەوە چ بکەم کاکەوە نانا زۆر کەس جوابی دایتەوە لە هەردوو لایەن بە تایبەتی یەکێتیەکان پارتیەکانی کورە ڕەزیلی چی ده مقابله امید خوش نای ببینه مقابله علی عونی ببینه بزن پیدا با باوان هر دین خو کاک هونەر براکەم ئەوانە دخوان دەزان هەر دێن دوای یەک زمانی پیسبی ئەمە چی لێ بکەم ئەمە نایمە ئاستیوی ئەمە ڕۆژنامە نووسم ڕێز لە خۆم و چاردەوروبەر دەگرم ئەگەنا وشەی زبر هەموو کەس دەتوانێت بگۆترێ بەس کە ئەمن لەگەر 50 کەسایەتی گەورەم زیاتر کردیە دەیان ڕووداوە کردی کاکوونەر بەس هەیە دەترسێ ئێمە چی لێ بکەم خۆ یەک و دووش نییە بەهەرحاڵ کاکوونەر ئەمە کێشەی من نییە من ئاخر قسەی لەتو بکەم وەڵی زەلامەکە هیچی نەکردوی هیچ فاولیشی نەدابی لە دنیاە وایە ناترسێ وایە ڕاستە نانە کۆڕ دەیان کەس لەگە من دیداری کردیە لەبەرەوەی بەڵێ وەڵی کاقادر والله تلفونك بروح حدي لهم بيرقرم تلفونام فقيرة شي بلا سري خوي دانم امان بياوم خرجش لخو بياو تردانم او كسيك استاهل بي او كسيك استاهل نبي بخوار رزيلين عقرم واي اقنو بزاسم انا قصدي باشا سؤالي شنو توكم كاقادر بله
2014 مانجی 26 بەسە ماڕێمەیان دادا لە پێش لە ناو دۆلارەوەی ئاسایشی گشتی بەسە ماڕێمی دادا بەڵێ شەڕەت قەوما ئەو ئەرشیفەیە لە هەمووی زعف نازانم وڵایم ناگام لێ نییە لەو شتەی برا ئەمە 5,000 کیلۆمەتر بەخوای جێبدێ بەڵێ بەخوای بە ئافرەتام لێدان مێک زەبینیان بەجێهێشتن دوو گولەشم وێ کەتن سێ شۆ برای من کەتن یەک شۆ برازای من کرد کارمەندەکانی خۆیان ئاشکرا نەکردەوە. باشە لۆ هجومیان کردە سەرنگۆ لۆ تشقەڵەتان پێ دەکەن مەسەلە ماڵی بارزانین لۆ باشە سوالێک باشە کاکە دژمناتی ئێمە با و باپیرێمەیە کاکە ئەسحەداقە مەلا مستەفا هەفت فەنجی بەدەستی خۆ لە ئەسحەداقەی داینە یعنی کێشەکەتان بەڵێ بڵێ بابا قدیم و زمانە ئەی کاک هونەر وابزانام زۆربەی خزمەکان دەسە لە ناو پارتین دەنا وەنیە ئەوانە لە خۆیان بووینە ماستا و چی من ژمارەی کەمتان ئەوەیە ینی چۆنە ئەوانیت کە برایەکانیت کە برازایەکانیت کە دوابزانام هەموو لە ناو پارتینە و پلەداریشن بە پلەدار بن هەر دەستگایەکی بەچێ ژۆرە برێ کوڕی ئەسحەشێت تویمە جەمپەچی لێدەن زەم دەزانی چیە نەترەچەکەن بەڵێ دەزانم و شاو لێریانە ئەگەر ئیشەکە ڕسمیش بینێرندۆی بکەن وایە باشە کاک هونەر ئەمە زۆر سپاست دەکەم لە وەڵامدانەوەی ئەو پرسیارانە ئەمە دەمانەوێت بگەینە قەنەعەت یعنی بەڕاستی چۆن دەکرێت یەکێک ئەگەر چ جەریمە چی کردی ینی داوا دەکەین دادگای هەولێر ڕوونکردنەوە بدا بەڵێ ئەنگۆنارێ ڕۆژنامە نووسین ئەگەر ئەزیەت نەبی ئەوەی ئەمن کوشتیتم بە عایلەکەی بێتە سەر تەلەڤیزیۆنی خزم و کەسەکانی بێن بڕێن کاکەمە داوان لە سەفران ڕاستە کاک هونەر ئەمە بۆیە تەلەفۆم لۆ کردی ینی دەمەوێت بگەمە قەنەعەت چۆن دەکرێت بڕیاری مادەی 406 کە مادەی بەشداری لە جەریمەی قەتلەیان جەریمە ئادەمێت تێبگەم ئەم بۆیە خوێندیم پێکردی بەڵێ ئەتوو وەکو قادر نادر وەکو خۆت شخصی و ڕۆژنامە نووس لە مەسعود و کوڕەکانی ڕازی ناوەڵە بەگەر ڕازی بینیان لۆ ئەو هەموو ناڕزایەتیەمان دژیان دەردەبڕی و بێگومان ئەم لە ماڵی تالەبانیش ڕازی نینە و لە گۆڕانیش بەڵێ ئەگەر بێت و یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێستەشی نەبی بەرامبەری ئەو ناڕازاییە کە لە کوردستانی هەیە ئەو مارێمەلا و کوڕەکان و ئەو دەور و پشتیوان ئەوانش بووینە شێخ چ لە خەرکی کوردستانی دەکەن ئەو سوالەی جوابیم کاک وابە من نامێ بکەومە ناو نقاشەی بەس یەک سیار باشە بەسەر چاو لە خۆت کاچی من ئەمە دژی سیستەمین ئەو سیستەما پارتی وێچێتیە بەڵام بەس یەک دقە بۆی قسەکەم بەس ئەو سیستەمە زیادر لە دەستی بنەماڵەی بارزانیە بەڵێ باشە لەو ڕاستەی لە ئەوەلی سەرۆکی پاراستنی سەرۆکی حیزبی سەرۆکی نظامچی سەرۆکی نظامچی یەکێتی ژوا بووە کاکە یەکێتی ژوا بووە تاالبانی هەتا مرد سەرۆک بوو یەک دقە باتێت بگەین یەک دقە بەڵێ کاک هونەر بەڵێ ئەگەر ئەزیەت نەبی تەلەفۆنێکی لۆ شێخەکی بازان کە بزانە ڕازیە لەوە دانا ئەزانم بەس کاک ئەوە مۆدیلە یعنی لە یەکێتیش وایە یەکێتیش تاالبانی دوای خۆی قوباد و پاڤل پەیدا بوونە کوڕەشکە نییە لە ناو یەکێتی بتە بەرپرس یعنی یەکێتیش وایە لە 76 تاالبانی بوو هەتا دوا بڵێ ئەوە لە سلێمانی مەسەلەن کاکۆباد و کاک بابڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانن زۆر کەس هەیە مەسەلەی چۆچی مارێ کاکۆسەرەتی شتیان بەدەستە وەچی کاک مەحموود سەگاوی شتیان بەدەستە وەچی مامەی شتی بەدەستە وەچی خەرکێک لە ناو سلێمانی هەمویان ئیشیان بەدەستە بەس ئەگەر ئەزیەت نەبی ئەتو بڕۆ لە فازل میرانی وێڕاوەرە هەتا دەگەیە شۆرتەچی یەک تەنەکایی بخۆنەوە گەر زەلامە گوتی عافێتت بی ئەمن ئەوە هەیە لە ناو پارتی مەرکەزیەت زیاترە لە چاو یەکێتی بەڵام ئەمە قسەمان لەسەر سیستەمە براکەم بەخوای کاقادر بەخوای برادەرەکەم هاتیە لە خۆی برادەرەکەم هەیە لە بەغدای لە خۆی هاتیە لە ناو هەولێرێ سیارەی بکڕی 6 لە کسزی کڕینە کابرایەکی بارزانی هاتی تەخوارێ ڕسمەکی شێخەکی پێشاندایە کات و کاکە ئەو سیارانە لۆ نانکەی شریک ئەو گوتی کاکە وڵی من پارەی خۆم هەیە لۆ گوت کەما شریک وڵی دە دەقە پێچوینە ئەڤلۆنە کاتی ئاوێشتیانە پشتەوە خوش شاید
ناوی چییە و شێخەت ناوی چییە کاکە و شێخە ناوی چی ناوی ئەبوو تەڵاڵە ئێ ناوی ئەبوو تەڵاڵە من مشکلەی لۆ دروست ناکەم ناوی بینم ئێزە خۆت پێشماری کاولکەی ناگە دەزانی ژیان دەکەویتە خەتەر باز ناکەین باز مەکە باشە کاکوونەر مادام باشە کاکوونەر باشە کاکوونەر ئەمە پرسیارەکەمان زیاتر لەوە بوو دەمانێت تێبکەین داواکارین هەوڵیش دەدەم ئەگەر دادوەرەکەم پێ بژیریان گوتەبێژیان هۆی چییە هونەر ڕەشیداغا بە مادەی 406 بڕیاری دەرچوونی لۆ دەرچووە دەمانێت تێبگەین زەریمەی کردیان لەسەر بەڵێ بەڵێ ئێستا تو ڕێی خۆتدا کاکوونەر بەس ئەم نەکو پرسیارەشی بەڵێ ئەزانم مەوزوع هۆیەکە هەر کەسەکی نەبیتە کۆی لێوان نەبیتە جاسووس نەبیتە ئەوە تۆمەتی لۆ دروستەکە ئەخرەگە وابی خۆت بە ملیۆن کەسیان لەبەردەستیە کاکوونەر لۆوە لە تو بەس مادەی سەرۆک عشیرەتە لۆ بینۆ با پێی برێم کوڕی لە سزنیە یەک سەرۆک عشیرەتم لۆ بینۆ با پێت برێم چیان لێ دەیفەرمە بەهەرحاڵ کاکوونەر ئەم سوپاس دەکەم کە وەڵامت داوە ئەو دەقی ئەو قسانەی توش بڵاو دەکەین و زۆر سوپاس کاکوونەر بۆ وەڵامەکەی چاوی